دەسەڵاتدارانی هەرێم و کادیر و بەرپرسانی جووت حزبی دەسەڵات بەردەوام سەرقاڵی فرۆشتنەوەی دەستکەوتە وەهمیەکانن بەڕای گشتی و تەنانەت لایەنە ئۆپۆزیسیۆنەکان. بەڵام بێ ئاگا لەوەی هەندێک قۆناغ و کات خۆیان شەرحی حاڵی خۆیان دەکەن و پێمان دەڵێن ئەوەی لەم هەرێمەدا بوونی نەبێت سەروەری یاسا و دامەزراوەی بوونی فەرمانگە و ناوەندە باڵاکانی حکومڕانیە. دوای تێکچوونی پەیوەندیەکانی پارتی و یەکێتی بەهۆی پۆستی سەرۆک کۆمار و گەیشتنە لووتکەی ئەو ناکۆکیانە دوای کوژرانی هاوکار جاف لە 7 مانگی ڕابردوو بەڕوونی بێمتمانەی ئەو دوو حیزبە بەدادگاکان و سەروەری یاسا ڕەنگی دایەوە. دوای چەند ڕۆژێکی کەم لە ڕووداوی کوشتنەکەی عەقید هاوکار عەبدوڵڵا ڕەسوڵ هەرزوو ئەنجومەنی ئاسایشی هەرێم بێگەڕانەوە بۆ دادگا و پێشکەشکردنی بەڵگە بە دادوەری لێکۆڵینەوە و یەکلاکردنەوەی پرسەکە لە ڕێگەی یاساوە هەستا بە بڵاوکردنەوەی تۆماری ڤیدۆییەکانی 72 کاتژمێری ڕابردووی پێش ڕووداوی کوشتنەکە. بە وتەی بەشێک لە شارەزایانی سیاسی هۆکاری بڵاوکردنەوەی ئەو ڤیدۆیانە هاوکات بوو لەگەڵ سووربوونی بەرپرسانی یەکێتی لەسەر نەکشاندنەوەی دکتۆر بەرهەم ساڵح وەک کاندیدی یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆمار. دەربارەی پەرلەمان وەشت بڵاوکردنەوەی تۆمارە ڤیدۆی و دانپێدانانەکانی تۆمەتبارانی ڕووداوی کوشتنەکەی هاوکار جاف دوای ئەوە دێت دادگا هیچ ڕۆڵێکی ئەوتۆی لە پرسەکەدا نەبووە و ئەنجومەنی ئاسایش خۆی هەڵساوە بە یەکلاکردنەوەی کەیسەکە. سەرەڕای ئەم هەنگاوەی ئەنجومەنی ئاسایش کە یەکێتی بە ئاسایشی پارتی ناوزەندی دەکات یەکێتی بەهۆی بێمتمانەیی بە دادگا و دادوەرەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت هەولێر ئامادە نەبووە بە تۆمەتی ناوزڕاندن هیچ سکاڵایەک دژی ئەنجومەنی ناوبراو تۆمار بکات لەبری ئەوە دوای مانگێک بە هەمان شێوەی پارتی یەکێتی گومان لەسەر زانیاریەکانی بەڵگە ڤیدۆیەکانی ئاسایشی هەولێر دروست دەکات و بۆ ڕای گشتی بڵاو دەکاتەوە. تۆرس ڕەنگی ڕەش و شۆفرلێت ئۆپترا ڕەنگی سپی بەدوای یەکدا دەردەچن لە شانستی. بۆ یەکلاکردنەوەی پرسەکە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بەیاوەری سەرۆکی هێزی دژە تیرۆری سلێمانی کە هاوکات بە بڕوای ئەنجومەنی ئاسایش تۆمەتباری کەیسی کوشتنی هاوکار جافە چووە پایتەخت تا ئەوەی لەبری یاسا لە ڕێگەی کونسوڵخانەی وڵاتانەوە پرسەکە لە بەرژەوەندی حزبەکەی کۆتایی پێبێنێت. ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لە کاتێکدایە ناوچەکە لە هەردوو ڕووی سیاسی و ئەمنیەوە قوڵب دەدات و یەکبوون و یەک هەڵوێستی کورد بەرامبەر ئاڵنگارێکان لە هەموو کات گرنگترە. بەڵام ئەم هەنگاو و دژە هەنگاوانە و ئەم بێمتمانەیی نێوان حزبەکانی دەسەڵات هەرێم دەری دەخات نەک هەوڵ نەدراوە باشووری کوردستان بکرێتە چەتری کۆکردنەوەی سێ پارچە دابڕێنراوەکەی دیکەی کوردستان. بەڵکو مەترسی هەیە ئەم جارە کورد بەدەستی خۆی سایکیزبی کۆیەکی دیکە بۆ خۆی بخۆڵقێنێت و خەون و ئاواتە نەتەوەیەکان بۆ دەیان ساڵی دیکە لە گۆڕ بنێت.